یاسای زۆر باشمان هەن یاسای نوێمان هەن هەندێک یاسامان هەیە لە هەرێم گۆڕانکاری تێدا کراوە تعدیل کراون وەک یاسای باری کەسێتی لەبەرەوە لێرە دەبینین کە یاسای باری کەسێتی لە پێناسەکەی باسی ئەوە دەکات کە ئەمە یاسای باری کەسێتی تعدیل کراوە تعریفی هاوسەرگیری لە عێراق و لە قانونی پێشتری لای خۆمان پێش 2008 بەو شێوەیە نییە بەڵام ئەمە تعدیل کراوە لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی خۆمە باسی ئەوە دەکات کە هاوسەرگیری گرێبەندی ئارەزومەندانەیە لە نێوان ژن و پیاوە ئێمە چه ئارەزوویەکی تێدایە چه ڕەزامەندی تێدایە لەسەر ئەساسی هەریەکەیان لەسەر ئەساسی پێکهێنانی لەسەر خۆشەویستی و بەزەیی و بەرپرسیارەتی خۆشەویستی و بەزەیی ئەسڵەن لە دوای ئەنجامدانی تاوانێک نییە ئەمە یەک با بڵێن ئەمە یەک لە پێناسەکەیەوە دژی ئەم یاسایە مادەیەکی دیکەمان هەیە باسیش مەرجەکانی هاوسەرگیری دەکات مەرجەکانی هاوسەرگیری یەک لە مەرجەکان ئەوەیە کە ڕەزامەندی و با بڵێن ئیجاب و قبول یعنی با بڵێن داواکردنەکە و ڕازیبوونەکە هاوتا یەکە دەبێ هاوتا بەڵام ئێمە دەزانین ئەم کوڕە ئەم بکەرە تاوانبارە تەنها لە بۆ ئەوەیە کە لە سزایە ڕزگار بێت و قوربانێکە کە ڕازی دەبێت تەنها لە بۆ ئەوەیە کە زەختی لێ دەکرێت یان شوێنی دیکەینیان بە ئاشکرا پێ دەگوترێت من کەیسم هەبوو دادوەر بە ئاشکرا دەگوترێت ئێمە دەزانین باشترێ لە بۆ تۆ نازانی تۆ منداڵی یعنی هەندێک جار تەوجیه دەکرێت هەندێک جار ڕاستە دەڵێ بە ڕەزامەندی خۆی بەڵام ئەو منداڵ یعنی لێرەشەوە دژی مادەیەکی دیکەی قانونی ئەحوالی شخصی یان یاسای باری کەسێتی دەبێت هەڵمەتی ئێمە دەستمان پێ کردووە لە بۆ ئەوەیە کە هاوسەرگیری لە نێوان بکەری تاوانێک و لەگەڵ قوربانیەکە نەبێتە بیانوێک لە بۆ سوکردنی سزاکە ئەمە گرینگە پێمان کە قوربانی دەستدرێژی سێکسی وەک خۆی وەک قوربانی سیر بکرێ و ڕێزی لێ بگیرێ و ئەو پێداویستی و ئەو پشتگیریە پێویستە کە حکومت لە بۆی دابین بکە لە بۆی دابین بکە بەڵام کاتێک کە بڕیار دەدرێ یەکەم سزا سوک بکرێ لەسەر بکەر لەسەر تۆمەتبار تاوانبار دووەمیان هاوسەرگیری لە نێوان ئەو دوو کەسە دەکەن ئەوە ئێش و ئازار و چێشەکە گەورەتر دەکاتەوە لە لای قوربانیەکە لەبەرەوە ئێمە زۆر پێمان گرینگە کە ئەم یاسایە نەمێنێت مەرجی هاوسەرگیری بە وەک بەهانەیەک بۆ سوکردنی سزای سەر ئەم تاوانە گەورەیە یان ناوەکە لە لای ئێمە مهم نییە مهم لە لای ئێمە ڕاگرتنە هەڵۆشانەوەیە لادانە گۆڕانکاریە ئەوانە هەمووی لە ڕووی یاساییەوە جیاوازیان هەیە بەڵام بۆ ئێمە گرنگ ئەوەیە کە ئەم بابەتە نەمێنێت هەڵۆشانەوەی مادەکە لە هەمووی باشترە ڕاگرتنی مادەکەش هەر چاکە بەمەرجێک نەگەڕێنەوە سەری پاشماوەیەک گۆڕانکاریش تێیدا هەر باشە کە بۆ ئەوەی با بڵێن مەرجی هاوسەرگیری تونتر بکرێیان نەمێنێت بەڵام ئێمە هەڵمەتەکەی ئێمە لە بۆ لادانی مادەکەیە بۆ ئەوی هاوسەرگیری نەمێنێت لە نێوان قوربانی و لە نێوان بکەری ئەم تاوانە ئێمە ئەم چارەسەرێکە یاسادانەر دایناوە چەندین ساڵ پێش ئێستا چارەسەرێکە ڕەنگە بۆ ئەو کات باش بوو بێ بەڵام بۆ کاتی ئێستامان باش نییە چونکە ئێمە دەبینین کە نسبەی تەلاق زۆر بەرزە ئەوانەی کە بە خۆشەویستی هاوسەرگیری دەکەن و بە ئاسایی هاوسەرگیری دەکەن دەبینین تەلاق لە نێوانیاندا هەیە جا سزای ئەوەی کە ئەگەر کێشەیەک وەک دەستدرێژی سێکسی لە نێوان ئەو دوو کەسە تاوانێک لە نێوانیاندا هەبێت ئەمە ئەنجامدانی بەردەوامبوون لەسەرەمە ئەنجامدانی تاوانێکی دیکەیە بەرامبەر قوربانیەکە و ڕزگاربوونی تاوانبارە لە سزاوەرگرتن بۆ ئەوەی جارێککە دووبارەی نکاتەوە بۆ ئەوەی خەڵکی دیکەش چاوی لێ بکە و پندوەر بگرێت لەبەرەوە ئێمە ینی گرنگی لادانی یاسایەکە بۆ زمانی ئێستا زۆر گرنگە و ئەوشمان لەبیر نەچێت ئێستا یاساکان دەبێت هاوتەری بن لەگەڵ بنەما سەرچەکانی مافی مرۆڤ کەواتەم گۆڕانکاریانە هەر دێن گۆڕانکاریانە لە ڕێگەن ئەما دەجیاکاریانە نێو یاساکانی ئێمەدا هەن هەر دەبێ بگۆڕن زوو درەنگ لەبەرەوە ئێمە پێمان باشە بەڕاستی هەرچی زووە مادێت چونکە زۆر نامرۆڤانەیە زۆر نادات پەروەرانەیە پێمان گرینگە کە ئەم یاسا بەم مادەیە دەستمان پێ کرد چونکە لەبەر گرنگجی و لەبەر بارودۆخی قوربانیەکە و لەبەر ئەوەی کە بە کۆمەلگا بڵێن ئەم چارەسەریە زۆر نەشیاوە و هەر خێزانێک خێزانی کوڕەکە یان خێزانی کچەکە بەشدار بن بەشدارن لە تاوان
بەشدارن لە شاردنەوەی تاوانێک و بەشدارن لە ئەنجامدانی تاوانێکی دیکە بە حەقی قوربانیەکە. ئێمە وەکو ڕێکخراوی جەندەر هەڵدەستین بەو هەڵمەتە بۆ هەڵوەشانەوەی مادەی 398 لە قانونی 111 ساڵی 1969 لە قانونی سیزادانی عێراقی عقوباتی عێراقی کە تێیدا چەندین بڕگەی تێدایە کە ئەو بڕگانە لەو سەردەمەی کەمە تێدا دەژین بە هیچ شێوەیەک لەگەر بنەماکانی مافی مرۆڤ ناگونجێ. لێ وەکو ڕێکخراو بە هەندمانزانی کە کار بکەین لەسەر هەڵوەشانەوەی ئەو مادەیە ئەو بڕگە مادەیە کە باسەوەی دەکا کاتێک کە پیاوە کچەکە اغتیساب دەکا یعنی بە پێی ئەو مادەیە دەتوانی زەواجی لەگەڵ کاگەر کچەکە لە 18 ساڵ کەمتر بوو یعنی بە زەواجێکی غێر نازام چناوەچی لێت بێ زەواجێکی غێر نامرۆڤیە بە هیچ شێوەیەک لەگەر بنەماکانی مافی مرۆڤ ناگونجێ کو بتوانێت و یەکە اغتیساب بکەی و دوایە بە ئیتارەکی بێی زەواجی لەگەر بکەوە هەموو ڕۆژێ اغتیسابەکە دووبارە دەبیتەوە لێ پێمان باشە ئەو بڕگە لەو مادەیە هەر بۆشێنەوە ئەمە دەمانوێت هەڵوەشێتەوە ئەگەر هەموار بکرێتەوە بە شێوەیەکی واکە یعنی ئەو کەسەی کە ئەو تاوانە ئەنجام دەدرێت بە تونترین شێواز سزا بدرێت سزای خۆی وەرگێت چونکە ئەو سزایە کە دەیکەیەتەوە دەبیتە ڕادەعەک لەوەی کە ئەوە بێ یعنی ئەو کەسانێک کە ئەو نەوع تاوانانە ئەنجام بدەن پاڵپشتیان نەبی بێ قانونەکە دەڕۆین زەواجەکەی دەکەین و پاش فترەی دی دەتوانین جودابنیەوە بە پێی قانونەکەی دەتوانین زەواجەگەر کێسەکە بکاو هەتا 3 ساڵی پاشتی ساڵەکەی لە بۆی هەیە ئیدی وازی لێدەینی هەرچێکی لێ بکاوە پەیوەندی بەخۆی هەیە ئەوەش زۆر نامرۆڤانەیە لێ دەمانوێت هەڵی وەشێنەوە لەگەر هەموارکردنەوەش نین.